کەسایەتێکی هێجا و وەڵەتپارێز ji Kurdên Başûrê Kurdistanê Birêz Serdar Abdelan davetiya hatire bikin. شرف و شانازیەکی زۆر زۆر گەورەیە و هیچ شانازیەک لەمە گەورەتر نییە کە مرۆڤ لە کۆبانی بێت و لە مناسبەتی بەڕێکردنی یەکێک لە مەزنترین مرۆڤی تێکۆشەری کورد هەڤاڵ بابێ وڵات حزور لە کۆبانی مێژووە ئەو کەسەی دێتە کۆبانی دەچێتە مێژووەوە تەنها ئەوەندە بەسە لە کۆبانی بیت بۆی بچیتە مێژوو هیچی تر پێویست نییە کۆبانی هەموو جارێک توانیوێتی گەمارۆ بشکێنێ داگیرکەران بشکێنێ و بە سەربەرزی و بە ئازایەتی ببێت بە سومبلێکی ئازایەتی هەموو جیهان و تیرۆر تێک بشکێنێ و هەموو جیهان سەرنەوی بکە بۆ ئازایەتی بۆ بەرخۆدانی تێکۆشەران و خەڵکی کۆبانی هەڤاڵ بابێ وڵات سەرکردەیەکی مەزن بوو ئێستا ئەو بەجەستە بەجێمان دێڵێ بەڕێوەکەی کاروانی ئەو ئاوەدانە ئێمە لە شوێن کاروانی ئەو بەرەو شەهید بوون تا ڕزگاری کوردستان کاروانی شەهیدان بەردەوام دەبێت داگیرکەرانی کوردستان داماون هیچ شتێکیان پێ ناکرێت لە ئاست ئازایەتی و بەرخۆدان و سەربەرزی و قوربانیدانی گەلێک کوردستان ئەماتی ئێمە سەدان ساڵە بەردەوامە چونکە سەدان ساڵە داگیرکەرانی کوردستان ئێمە قڕەکەن خەباتی ئێمە تازە جارێک تر لەگەڵ بەڕێکردنی هەڤاڵ بابێ وڵات جارێک تر سەر لە نوێ دەست پێ دەکاتەوە باشوور ڕزگار بوو ڕۆژئاوا ڕزگار بوو و بە یەکێتی کوردان جارێکی تر لە باشوور و باکوور و ڕۆژهەڵات و یەکێتی کوردان لە هەموو وڵاتان لە دیاسپۆرا توانیمان پێکەوە بە یەکریزی ئەم جارەش ئەزموونی ڕۆژئاوا ڕزگار بکەین لە ئاینەیەکی نزیکە ئەوە تا چاوم لێ نزیکە ڕۆژهەڵاتی کوردستان ڕزگار دەبێت پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان پێش دەکەوێت هەموو کوردستان لە ئاینەیەکی نزیکە ئەوە چاوم لێ ئەوکو چۆن چاوم لە سەربەرزی هەمووتانە چاوم لێ هەموو کوردستان لە ئاینەیەکی نزیکە بە ئیرادە و ئازایەتی و یەکریزی و یەکگرتی گەلێک کورد و هەموو هێزی سیاسی کورد لە چوار پارچەی کوردستان ڕزگار دەبێ و یەک دەگرێتەوە و کوردستانی گەورە و مەزن پێکەوە بیناءەکەین نەوەکانی داهاتوومان بە سەربەرزی لە سایەی خوێنی شەهیدان کوردستانێکی ئاوەدان بیناکەن سەدەی 21 سەدەی کوردانە سەدەی 21 لە سەرتاسەری جیهان سەدەی کوردانە ئەو جیهانەی ڕۆژێک لە ڕۆژان کوردانی نەدەخوێندەوە ئێستا ناچارە ملکەج بکا بۆ ئیرادەی سەربەرزانەی 1.6 ملیۆن کورد لە سەرتاسەری جیهان یادی هەڤاڵ بابێ وڵات دەبێ وامان لێ بکا پەلە بکەین لە یەکریزی لێرە داوا لە هەموو سەرۆکی حیزبەکانی کوردستان دەکەم کە پێکەوە با بۆ یەکریزی و بەرەیەکی کوردستانی یەکگرتنێکی کوردستانی لە ئاستی چوار پارچەی کوردستان بینام من لێرە بەتەنها نوێنەری باشوور نیم ڕاستە لە گەرمیانی سەربەرزی ئەنفال و سەربەرزی قوربانیدانی باشوورەوە هاتووە بەڵام من کە هاتم سەرۆکی بەشێک لە حیزبەکانی کوردستان لە باشوور و سەرۆکی هەموو حیزبی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان داوایان لە من کرد لە جیاتی ئەوان بە نوێنەرایەتی ئەوان لێرە حزورم هەبێ سەرخۆشی هاوخەمی پشتیوانی ئەوان و هەموو ئەحزابێن کوردستان لە ڕۆژهەڵات و لە باشوور بگەێنم بە خەڵکی کۆبانی و بە هەموو خەڵکی سەربەرزی ڕۆژئاوا
ئەم ظروفە ناخۆشەی ئێستا هاتووە کاتیە موقەتە ماوەیەکی کەمە بەسەر بەرزی و بە ئازایەتی و بە بەرخۆدان و قوربانیدان ئێوە و یەکگرتنی هەموو گەلێ کورد لە سەرتاسەری جیهان ئەمە شتێ دەپەڕێنی لە ئایندەی نزیکە وەکو هەڤاڵ لێنازانە فەرمووی هەموو کوردستان ماڵی هەموو کوردانە و لەم سەری کوردستانەوە لە ئامەد دێینە کۆبانی دەچینە عەفرین دەچینە مەهاباد دەچینە ئەیلام دەچینە گەرمیان سلێمانی و هەولێر ئەچینە وان کوردستانی یەک وڵاتە گەلێ کورد یەک گەلە ئەم قەرنە و ئەم سەدەیە سەدەی کوردانە هەر سەربەرز بن